کتت کەمبوونی ئاوری دڵ بەبێ بارانی چەم نابێ، بە بارانیش پەپولەی دڵ جودا لەو ئەشکی شەم نابێ. دەبێ وەک تۆ پسووتێم من دەنا قەت ئەو هەلەم نابێ. هەتا نێڵەی نەیە ئاورجی دڵ چەم پڕ لە نەم نابێ. هەتا نەمدا نەبارێ نێڵی ئەو ئاورگەکەم نابێ. لە داوێنی خەیاڵاتت ئیتر نەمتوانی دەست بەردەم، لە داوێنی خەیاڵاتت ئیتر نەمتوانی دەست بەردەم. بە شوێن تۆدا بە شەیدایی ببوومە شێتەکەی سەردەم. ئەگەرچی وا لە شاری دڵ دەخوێنن شێعری من هەردەم، لەناو ئاورینگ و ئاونگا شەوم ڕادەبرێ هەمدەم. بەڵێ شەوگاری تەنیایی بەبێ فرمێسک و خەم نابێ. نەبوو غەیری سکاڵایەک لە عیشقی تۆ لەناو سینەم، لە دووری بەژن و باڵایەک لەسەر ئاساری ئەو ژینەم. بە هیوای زولف و ئاڵایەک لە دونیاش بووم و لەو دینەم. ستەمکاری منی دوورخستەوە لەو یارە شیرینەم. ئیتر من چۆن ڕقی زۆرم لە ئازار و ستەم نابێ. هەڵۆش کاتێ بە چاو دیتی خەزانی پاییزی زەردە، نەمانی هەڵبژاردە و دەم کە دیتی ژین چ نامەردە. خەمیش خۆی دەستی کەم ناگرێ بچێتە لای دز و جەردە. ئەوی سەربەرزە لەم وێرانەدا تووشی خەم و دەردە. چیای سەرکەش ببینە قەت سەری بێ هەور و تەم نابێ. ئەگەرچی سینە گیراوە ڕوحم سەرکێش دڵم بێتاب، بەڵام دیتم مەلایک وا کوتیان لەو مەحفەلی ئەسحاب. لەمە دواوە شێعر دەدوێ لە قانونی عیشق هەرباب. لەناو دەریای خەیاڵم دیمەوە من گەوهەری نایاب. هەمە گەوهەر ئیتر چاوم لە دینار و درەم نابێ. نەفەرهادی لە شوێن شیرین، نەمەجنونی لە شوێن لەیلم. نە ئەستێرەی سەحەر کاروان کوژەی سوبحێکی سیوەیلم. منم ڕیسوای زمانەوە بە شوێن دیداری تۆ وەیلم. وەرە ناوباوەشی گەرم و گوڕ و پڕتاسە و مەیلم. ڕەدیفی شتێک بچێ پێم خۆشە من دەستم لە مەمدا بێ. کوتت ئەبرۆم وەکو تیرە وەرە بمرە بە سەیفی خۆم. کوتم مردم ڕوحم دەرچوو لە دووری تۆ و لە حەیفی خۆم. دەزانم تۆش وەکو من وای لە دڵداری لە تەیفی خۆم. وەرە با هەڵمژم مەولێوە شیرینەت بە کەیفی خۆم. لە پاش ئەو تاڵیە با من دەمێک شەکرم لە دەمدا بێ. شەوە و داوێنی مەنگ دەخشێ ئەلەو چۆستان و داوێنە. عشق ئاوێتەی شێعرن لە ناخی سینە لەو شوێنە. سەحەر هێمن بە خاڵەی کوت لە دووری تۆ دڵم خوێنە. پەلەت بێ چاوەڕێتم زوو وەرە بەس خۆت بغافڵێنە. هەزار جار هێمنیش بم بۆ ویسالت چۆن پەلەم نابێ. هەزار جار هێمنیش بم بۆ ویسالت چۆن پەلەم نابێ. بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد خوشحاڵم کە بۆ جارێکی در دەبینە میوانی ماڵەکانتان و پروگرامی ئەم جارەمان سەبارەتە بە نەمر مامۆستا هێمن مکوریانی و بۆ ئەم پروگرامەدا میوانداری دوو خۆشەویست و بەڕێز دەکەین کاک ئالان ڕووبار و خاڵە قازی کە زەحمەتیان کێشاوە تەشریفیان ئاوردەوە لە تەلەڤیزیۆن و ستودیۆی فریدم تیڤ بۆمان دەدوێن سەبارەت بە کارەکانی مامۆستا هێمن و ژیان و کەسایەتی ئەو کەڵە هونەرمەندە. دۆستان ئازیزان زۆر بەخێر بێن.
سوپاس کە تەشریفتان هێنا مامۆستا هێمن کەڵە پیاوێکی وەکو هێمن کوریانی ئەمن خۆم بەش بە حاڵی خۆم کە بە قەولی هین دەڵێ نەسلی ئەمڕۆم و هێمن کە تەسیراتی کردووەتە سەر تەنانەت مۆسیقا و ڕوانینم بەسەر مۆسیقای کوردیدا حەزەکەم بە نەوعێک باسکەین کە ئایا هۆکاری ئەوەی کە هێمن تا ئێستەیش هەروەماندگارە و تەسیراتی هەیە و کەسانێکی وەکو خۆم و زۆر کەسی دیکەش ئەو ڕێچکیان گرتە دەبەر چ لە شاعر چ لە نووسەر چ لە موسیزیێنەکان ئەمەوێ بینە سەرەوە باسانە بەڵام لە ئاینی کاتە دەبێت باسیەوە بکەین کە لە پروگرامێکی یەک ساعتەدا ڕەنگە ئێمە نەتوانین ئەو جۆرەی کە دەبێ وەسفی هێمن بکرێ پێڕا بگەین ئەوش بە حکمی کاتەوەیە جا نازانم چۆنی دەست پێکەین ئەوە حەزەکەم ئێوە بڕیار بدەن ئایا لەسەر ئەدەبیاتەکەی دەست پێ بکەین لەسەر کەسایەتیەکەی لەسەر نیشتمان پەروەریەکەی لەسەر تەسیراتی لەسەر ئەو کتێبانەی کە نووسیوێتی وەکو مەجەلەی سروە بۆ نمونە جا ئەوەی حەزەکەم خۆتان اختیار بن بەرحاڵ سەرسپی جەمعەکە ئێوەن و ئەگەر لە خاڵە قازیۆ بە تەمەن مەبەستم لە من گەورەترن جاوەیە حەزەکەم هەر کامێکتان توانین لە خاڵە قازیۆ دەست پێکەین کە بەڵێ من تۆزە بەداخەوە درەنگم هێ من ناسی بەڵێ لەو دەمیدا کە دەستم کرد بە کوردی زۆرتر خەریکی شعرەکانی هەژار و خانوع و گۆران و ئەوان بووم پێم وابێ هۆی ئەوەش کە درەنگم ناسی لە بەروەی هێمن دەربەدەر نەبوو ئەو کاتی بۆ شتەکانی باشکرا لە دەرێ بن لە وڵات دەژیا بەڵام کاتێک ناسیم ئەوڵین کتێبێکی کە لە هێمنی خۆشەویستم خوێندەوە تۆفەی مزەفەریە بوو تۆفەی مزەفەریە کتێبێکە کابراایك بە نێوی یان سکوگمەن وابزانم ئەگەنێوەکەم درست لە بێ یان سکوگمەن بەڵە پێم وابی وام لەبیرە ئەو کۆکردنەوەی کارێکی زۆری لەسەر کردو بەڵام مامۆستا هێمن هێناویێتەوە سەر ڕێگایەکی دروستتر لەباری ڕێزمان و چاکردنی وشەکانەوە وە کارێکی یەکجار بە نرخی کردووە کوردیەکی زۆر پاراو شاعیرەکانی ئەودەمی ناساندوون ئیوەکو کەسایەتی وەکو حەلی بەردەشانی کە حەیران بێژێکی باش بووە جا دوایی کەوتمە بەشێک لەسەر شعرەکانی و وام دەرک کرد کە هێمن دەڵێ لە شعر داڕژاوە بەڵێ وەختە پیا شعرەکانی دەخوێنێتەوە مرۆڤ لەشی دادەگیرستێ شتێکی ئەوەندە بەهێزە لەگەڵ وەی کە وشەکانی لەو پەڕی ساکاریدان بەڵام معنایەکانیان لەو پەڕی بەرزیدان و ئەوە یەکێک لە تایبەتمەندیەکانی شاعری گەورەیە کە بتوانێت بە وشەی ساکار شعری زۆر قوڵ و معنادار بوەنێتەوە کە هێمن لەو کارێدا بەڕای من مامۆستا بووە دوو پرسیارم بۆ دروست دەبێت لێدا مامۆستاالان یەکێکەوەی کە ئەو کات دەڵێ کە دیێرتر هێمن ناسی بە هۆکاریەوە بوو کە دەربەدەر نەبوو کاتێشتا لە وڵاتە بووە دەگەڕێتەوە بۆ چ ساڵێک دەگەڕێتەوە بۆ دەورانی شۆڕشی مەلا مستەفای بۆیە ئەو دەمی هەژار لەگەڵ شۆڕش بوو بەرنامەی ڕادوێییدا زۆرتر ئەو داهاتە بەرچاو بەڵام هێمن لە وڵات بوو لە بیرمە من هێمن تازە و دەبی سەربازیم تاوا کرد بوو هێمن لە وڵات بوو ئێستا دەربەدەر نەبوو بۆیە زۆرتر هەژار دەستی وە بڵاوکردنەوەی شعرەکانی دەگەیشت بەڵێ چونکو تا ئەو جێگەی من ئاگادار بم هەم مامۆستا هێمن هەم هەژار لە لاوی دەبەیەک و گەورە بوون کلاسی قورآنوانە بۆیە وتم بەپی نووسراوەکانی خودی مامۆستا هەژاریش لێک جواببوونە زۆر کەوتوتە بینیانەوە یەک ئەو دەربەدەر بۆ لە وڵات ماوەتەوە لێک دوورکەوتونەوە بەڵام لەسەر ڕاوێک کەوتونەوە ژیانێکی زۆر سەخت و چڕیان هەبوو هەردووچیان بەڵام هەمیشە دۆست و ڕەفیقی نێزیکی یەکتری بەڵێ خاڵە خازی گەورەکان کە لەدایک دەبن هەر لە سەرەتای لەدایک بوویانەوە جیاوازەیەکی تایبەتیان لێ دەگەڵ خودی ئەوەی کە مامۆستای من دایکی شیری پێ نەداوە دایانێکی تایبەتیە بووە
ئەو جۆرەی کە بابی بایخی پێداوە نردوێتە بەر خوێندن لەوێ ڕناردوێتی بۆ خانەقا لەوێ تووشی مامۆستا هەژاری بووە تەواوێوانەوە دەورەیەکی کە ئەو تێیدا گەورە بووە دەورەیەکی کە دە زمانی ڕزاشایدا بوو ئەو دەورەیە بووە کە حاڵەتێکی دروست بوونی زیدی ئەو زۆرداری و زڵمانەی کە بەوجود هاتوون کڵاوی پەهلەوی بۆ و شەبکەی گڕوتینێکی سیر دنێو کۆمەلگادا بووە اینجا دروست بوونی کۆمەڵی ژێکا بووە هاتنی لەشکری رووسیەی بۆ 21 شاریوەری 1920دا هاتنی و لەشکرانە بۆ دوایە نێوان ئاڵوگۆڕێکی سیردا ئەوانە هاتوون گەشەیان کردووە دروستبوونی کۆمەڵی ژێکا بۆ دروستبوونی حیزبی دیموکرات بۆ دروستبوونی کۆماری کوردستان بووە بایەخدانی پێشەوای بە مەسلەی ئەهەمیەت و بە شعر و ئەدەبیات و ئەوانە بووە تەواوی ئەوانە دەستیان داوەتە دەستیەک تا لە مامۆستای منیەکی کە دروست بۆ خۆی هەڵقڵاوی سوێسنە و هەڵاڵە و بەیبوون و کارگ و بیزە و مندۆ و کوشلێر و شەشپەڕ و هەتاوی زەردەپەڕ و دەزانی ئیشق و جوانی و جوانپەرستی و مرۆ خۆشەویستی و تەواوی ئەوانەی تێدا بۆ توانیوێتی تەواوی ئەوانە دەست بدەنە دەستیەک شتێکی لێ دروستکەن شتێککە ئەوڕۆکە نەتەنیا ئەوڕۆ بۆتە سمبولێک بۆتە مەکتەبێک کە نەتەنیا ئێمە نەسلەکانی داهاتوو پەیڕەوی لێ دەکەن ئەمن بە باسێکی لەسەرنی هێندێک مەسلەی کلاسیک تەنێو ئێمەدا مەسلەی وشەی کلاسیک خراپ تعریف کراوە زۆر جار بە ئێمەیان کۆکتیان کلاسیک بەمانای کۆنەیە بمانای دواکەوتویە ارتجاعیا وشەی ارتجاعیان بۆ دێناوە یا ئەوەی کە ئەوە باوی نەماوە سەردەمی کلاسیک نەماوە دە حاڵیشدا خودی وشەی کلاسیک بمعنی سەرمەشق بوونە بتوانانی دەرز بکوترێتەوە بتوانێت لە سەدحی سەرەوە دابێ وەکو کلاسیک بنگەیە بەڵە وەکو های کلاس وەکو کلاس لە سەر یا کلاس باڵا ئەوانە دەڕەوتی دەو ڕەوتە ئەدەبیدا کە گرتویان پێشیان میشە توانیویان سەرمەشق بۆیە نەسلەکانی دوای ویش و دوای ویش و دوای ویش توانیوێتی ئەو تەسیراتان سەدار من دوو پرسیارێکم لە جنابیشتەیە باسی بابی مامۆستای منت کرد تا جێگە من ئاگادار باوکی مخالەفەتی دەکرد لەوە یعنی حەزی دەکرد لە مزگەوت و فێری قورئان و ئەو شتانە بێ وایە یا من هەڵا تێگەیشتوم لەو داستانەی ئەو کاتی پێم وایە ئەو کاتێر خودی مزگەوتەکان خانەقاکان ئەو شانانە کە فەقیەکانی لە مەرکەزی ئەو جۆرەشتانە بۆ پێم وایە ئەوانە شارەزایان لەو شتەیە بووە دیارە ئەوەی کە ئەگە عەلاقمەند بۆ بێ زۆرتر ڕەوتی دینیەکەی بگرنە بەر لەوانەیە بەڵام پێم وایە خودی شێخ حەسەن و ئەوانەی کە نزیک بوون لە خانەقاکان مەرحومی بابی مامۆستای منی شارەزای ئەوە بۆ کار لەوێدا سەرف و نەحو دەرز دەکوترێتەوە سەرف و نەحو بۆ خۆی ئەو کاتی بناغەی داڕشتنی ینی ناسینی عروزە شیعریەکان بوون یعنی مەبەستەوەی کە ئاگاهانە و کاری کردووە وڵی ئەمەگەر بڵام ئاگاهانە و کاری کردو بەڵام 100% شارەزا بوون ینی زانیویانە ئەو شتای هەیە دەوێدا باوە ئەو زۆر سپاس بۆ دوکتان جا نازانم ئیدامە بدەین بە شیعرێک کاک ئالانگە جەناوت لە خزمەتتای جەنابەت ئەوە ئێوە و شعرێک لەلایەن مامۆستا ئالان ڕووبارەوە بەڵێ گڕوەکەی مامۆستای من زۆری کار کردوتە سەر من ئەو گریانەی کە دەمێدی کە دانرابوو لێرەش ئەو شعرانم لە 9/3/2017 داناوە سەردەمێک کە من کەوتومە سەر چواری نای و بەرنامەشم وا بوو بۆ هەموو شاعیرەکانی کورد بەلانی کەمەوە چوارینەیەکدا بڵێ تا 13 شاعیر ڕۆیشتوم تا ئێستا بەڵام نەگەیشتومە هەمویان هەر بژیت بەڵێ جا ئەوەشان کە شعری 462وەمە لە چواری نەدروست بووە بەڵێ گڕووی هەڵبەستی تۆ هێندە بەتینە دەڵێی بورکانی نێو ناخی دەروونە هەتا بووی هەردڵت
گەلتی لێدا لە بۆیە چاوی ئێمەش هەر بەشینە پەیامی شاعران درەنگ دێنە بەرگوێ کە من گوێچکەی کەوا بەو تیرە بنگوێ گەلێکن پاشەرۆکچن باوەڕێن خۆر کە من هەڵکەوتەی دەستچن بە پێخۆر چیا پێوی گەڕۆکی چنگ و نینۆک بژاری گوڵ دەکەن چڵ لە خرپۆک بە هەودای هەستەوە دەچنن وشەی جوان مەزەی چێژی دڵە دەیدەن بە هەمووان خوماری چاوی کاڵ و خومرەوە وەکێک نین وشەی خورجێن بە تاڵ و پڕ وەکێک نین هەچەند شیرینە دۆشاوی ترێی ڕەش دەگەڵ کۆنە شەراب و مەی وەکێک نین لەنەی ناڵم گەلێک بیستووە لە داوەت دەگەڵ ناڵەی ئەوینداران وەکێک نین گەلێک دمپڕکەری دڵڕەش دەبینم دەگەڵ سووتە دڵانی گەل وەکێک نین گەلێک دمپڕکەری دڵڕەش دەبینم دەگەڵ سووتە دڵانی گەل وەکێک نین چارەسەری هیچ زامێ ناکە لە دەرک پارێزەرت پێڵاوی چاکە هەتا ئەم ڕۆژە سەر دەستە ناو خاک هەزار فرمێسکی تەڕ بڕیارێ ناکە ئەوینداران هەچەند ناڵینە کاریە ئەوینداری وڵات خەت ناڵە ناکە کە تاکە سواری مەیدان هاتە سەرزین لە بۆ سەر کۆنە سەر وەم زینە ناکە گڕووی گەل چۆتە ناو ئەو چیتۆ هێمن گڕووی گەل چۆتە ناو ئەو چیتۆ هێمن کە داگیرکەر لە ناو جەرگەی هەرێمن کە تۆ سینگت قەڵاکەی ماژینۆ بوو هومێدی گەل هەمووی چاوی لە تۆ بوو لە بۆ پاراوی ئەم دێمە کروزە بە هەوری چاوەکەت بارانە داکە لە شمشاڵی گەرووی تۆ ناڵە نابیم لە بۆ گوێچکەی گران تونتر هەراکە لە شمشاڵی گەرووی تۆ ناڵە نابیم لە بۆ گوێچکەی گران تونتر هەراکە بژی مامۆستاگیان زۆرستان خۆش چوارینەیەک ئەوەیشی کە جەنابەت خوێن تۆ پێنج خشتێکێک بوانە بەڵێ ئەوەی سەرەتا دەست خۆش دەم خۆش زۆر سپاس من پێم وایە هەر ئیدامە بدەین بە گفتو باسەکان ئیدامە بدەین لەسەر ئەوەی کە من زۆر جار حەزەکەم لەسەر ئەوەی بدوێن کە بەڵام کەمیشەیکەن هەموو دەڵێن کە هێمن ئاوارە بوو هێمەر هەندشتی بەسەرا هات بەڵام قەت ئیشارەی پێ ناکرێ بە دەقیقی ئایا بۆچی هێمن ئەو شتانەی بەسەرا هات ئەو دەربەدەریە و ئاوارە بوو نییە و بۆچی حتا کۆڵی نەدا لەسەر ئەوە بە نەزەری من ئایا ئێوە ئاماژەیەک شتێک هەیە ئاماژەی پێ بکەن ئەگەر ئەکرێ ئیمکان هەیە
وەڵاهی ڕووەکە توانین لە کاک ئالانەوە دەست پێ بکەین ئەمجار ئەرزکەم لە دەورانی قازم محەممەدی ڕەحمەتی بەولاوە چه هێمن و چه هەژار ئەو ئاورەی ئەو کاتیان هەر لە دەرووندا بوو بۆیە ئەوان نان دەتوانی ئەو هەژار و هێمنە نەبوون کە هەن بۆیە من مجبور مەگەڵی باسەکە باسی هێمنیە هەژارش لەگەڵ خەم چونکە ئەو دوانە زۆر بە زەحمەت لێک گوێ دەکرێنەوە بریا بەرنمەکە نێوی بەرنامەی هەژار و هێمن بەڵام بەرنامەدا بڕێن بۆیان دەست بەڵێ بەڵێ جا بۆیە پێ مەجبورە بگەڕێتەوە سەر هەردووشیان ئەو ئاورە لەو ناخەدا دەربەدەری بە دواوە بوو بەڵام بەڕای من ئێمە دەبێ دوو خاڵان باس بکەین کە هەردووچیان گرینگن ئایا هێمن و هەژار یا هێمن بە ڕەحمەتی کە باسەکە لەسەر ئەوە بەجگە لە هیچ هەڵەیەکیشی هەبوو لە ژیاندا کە زەرەر لە کەسایەتیوی بدات یان نەیبوو یان نەیبوو ئەگەر هەر لە بەشێک لە شتەکان بکۆڵینەوە کەسایەتەکەیوی وەکو هەیە ناگەێنین دەبێ هەموو کەسایەتەکە بزان هەڵەکانی چ بوون بەڕای من هەڵەیەکی گەورەی کە هەر شاعیرێک هەیەی ئەندام بوونە لە یەک حیزبی سیاسیدا ئەوە هەڵەیەکی گەورەی شاملی هەر شاعر مەبەستی من لێرە ئەوە نییە کە حیزبی سیاسی خراپە مەبەستی منەوەیە کە شاعیر ناسکتر لەوەیە کە لە نێو تەشکیلاتی سیاسی دابێت ئەندامی تەشکیلاتی سیاسی ڕقن وەکو گوراستنیوان پێیان خۆشە جاری وایە دەبێ ئەوەندە ڕق بێ چەکوچ کاری لێنەکە جاری وایە ئەوەندە نەرمە بەبای دەڕوشێ بەڵام شاعیر تایبەتمەندیەکی دیکەی هەیە شاعیر هەمیشە دەنەوی ئاوردایە بۆ گەلەکەی بۆ ژیانەکەی تا بتوانێ خوی شاعری خۆی بەڕێوە بێت خوی شاعری جیایە لە هەر خوێکی دیکە شاعیر ئەوەندە سەر بەخۆیە بەڕای من ئەوەندە سەر بەخۆیە لەگەڵ هیچ شتێکدا ناگونجێ وەکو مازووی نێو کاسەی وایە ئەسڵەن ڕاوەستانی نییە ناتوانێت بچێتە ژێر کارایی کەسێکی دیکەوە بەڵام ئەندامی حیزبی زۆرتر لە ژێر کارایی ڕاهبەرێکیدایە کە فکری بۆ دەکاتەوە پێ نیشاندا دەبێت تۆ ئەرکرد ئەوەی بەڵام شاعیر ئەوەی نییە شاعیر مەوجودێکە سەر بەخۆ بۆ خۆی بیر دەکاتەوە بۆ خۆی دادەڕێژێ وە گەورەترین بەڵگەشم بۆ ئەوەیە کە لە دنیادا نەبووە دوو شاعیر یەک شعری بڵێن یعنی شعرێک لە دوو شاعردا دووپات نەکراوەتەوە دروست وەکو خۆی لە حاڵێکیدا هەموو زانستێکی دیکە لە زۆر جێگای دیکە دۆزراوەتەوە دروست بەو شێوەی کە بووە ڕاضیات فیزیک شیمی فۆرمۆڵێکی شیمی لە ئەمریکای دۆزرابێتەوە لە ئینگلیستانش دۆزراوەتەوە لە چینش دۆزراوەتەوە دروست بەو تایبەتمەندی بەڵام تا ئێستا نەبووە شاعیرێک شعرێکی گوتبێ شاعیرێکی دیکە دروست ئەو شعری گوتبێتەوە کە ئاگان لە یەکتری نەبوو بێ جا بۆیە دەبووە هێمنی گەورە ئەو تایبەتمەندیەی بپارێزە کاری بەسەر تەشکیلاتی سیاسیەوە نەبێت ئالێ وا ببوورە پێتراگەێنەوە حەزەکەم ئەگە مخالفتت هەبێ لەسەر ئەو قسە یا لەگەڵ بۆچوورەکەی کاک ئالانای نەڵە ئەمە هەرداستانێکی دیکەمەیە بۆ ئاوارەبوونی مامۆستا هێمنی ئەم پێم وایە ئەوەی کە جەنابەت پرسیارت کرد مامۆستا هێمن لەسەر دەمی کۆمەردە شعرێکی هەیە دەڵە وەتەن گیان و سەر و ماڵم فیدای تۆ وەجیانی من کەوێ دەرد و بەڵای تۆ لە پێناوت دەنێم سەر تا بزانی منم ڕۆڵەیەکی ئازا و باوەفای تۆ لە بۆ پاراستن و حیفزی سنوورت لە باتی ماژینۆ سنگم قەڵای تۆ ماژینۆ ئەو خەتە بوو کە فەڕانسەویەکان دروستیان کە بەدژی ئەڵمانەکان بۆی نێنەوە چکڵانە بوون لەوێ دەڵە لە بۆ پاراستن و حیفزی سنوورت لە باتی ماژینۆ سنگم قەڵای تۆ دیارە شعری دیکەشیە بۆ نیشتوانی و ئەوانە هەتا دەگاتە 1337 دەوە دیارە کۆمار دەڕوخێ دەورەیەکی دیکە بەسەردا دێن مامۆستا من ماوەیەکی ئاوارە بوو بەڵام گەڕاوە لە 1332 ئەو جریانی مصدق و دوایش کودەتای 28 مرداد کاتە پێشەوە دیارە مامۆستا من لە وەختێک دەورەی مصدقیات لە مەیدانی مەلاجامیدا
یەکێک لە مەیدانەکانی مابات دەبێت شعری دەبڕۆ ئەیشای خاین بەغدانی وی ڕێت بێ و دوایە کە کودەتای 28 مرداد دەکرێت ماوەیەکی ئاوار دەبێت و دوای دەگەڕێتەوە و بەرحەڵ دوایدا دەمەزرێ وەکو کارمەندێک دقیق لە حزوری زیانم نییە کارمەند دوخانیات بووە یا گومرک بووە بەڵام اینجا لە 1337 کە ئەو ڕزا پەهلەوێ لەدایک دەبێ بە ئێمە ئیشارە بەو بەشانە بکەین مەبەستم لە ئاوارەبوونی مامۆستای من بە زۆری بە خایش بە نازانم جەریان چۆن دەبێت بەڵام شعرێکی بۆ فەڕاحی پەهلەوی کوتووەکەوە ماوەتەوە دە دیوانەکەشیدا هەیە و شعرە ئێستا چاپ کراوە شعرەکەی بۆ لەدایکبوونی ڕزا پەهلەوی کوتووە وەو شعرە دەگاتەوە ژوێی مامۆستا هەژاری کە ئەوە شعری بە بۆ شت کتۆ بۆ کوڕی شای کتووە و مامۆستا هەژار کرد لە ئاوارە دەبێت و لە دیوی باشوور دەبێت شعرێکی دەبەرەو مکریان دابەرەو بۆ مامۆستای من دەنووسێ هێ منە و بولبولی سەر بێت و کە بۆچی لێت نایەت جوو کەون و کە کوانێ ئەو سینگە کە ماژینۆ بوو سەر لە مەیدانی نەبەردا و گۆ بوو وەچی بیستومە لە مێر و لە بەزی دڵی وا گەرم و گوڕی سەیرە تەزی باڵی بشتێ و پەڕۆپۆی هەڵبوەرێ مەل بکا زمزمە بۆ جاشەکەرێ ئێستەکەش نەچووە بچێ چوڕۆیی وەرەوە نێو گەل و خزم و خۆیی ئەمن پێم وایە جاری وایە ئەوە درەنگ دەگاتە دەستی مامۆستای منی بەڵام جاری وایە شعرێک وشەیەک پەیامێک قسەیەک شۆڕشێک ساز دەکات ئاگرێک دروست دەکات و ئەوە دەتوانێت تەسیری خۆی دابنێ لەسەر یەکدانە تەسمیم لەسەر یەکدانە بڕیار ئەم پێم وایە ئەو شعرایی مامۆستا هەژاری ئەو تەسمیمەی دە مامۆستای منیدا بە وجود هێناکە لە 1346دا ئاوارەی باشوور بێ و تەسیری خۆ تەسیرێکی یەکجا زۆری دانا کارایی هەبوو ئەگەر ئەوەش نەبوو بێ مامۆستا هەژار مەبەستە تەسیری بوو لەسەر 100%ەوە کاوەی دەگاتە دەستی ئیدر ئەمە پێم وایە بەشێک لە ئاوارەبوونی مامۆستای منی ئەو تەسیری خۆی لەو شتەی وەرگرتەوە چونکە ئەوانە پەیوەندێکی ڕوحیشیان بەیەکەوە بوو هەرچیان شاعری دەورەی کۆمار بوون وەرچیان وابەستەجێکی عەجیبی ڕوحیان لە هەموو شعرەکانیاندا بە دەورەی کۆمارەوە هەبووە چونکە ئەوانە پەروەردەی یەو دەورەیە بوون شاعیرانی خۆشناوی و مەحبوبی پێشەوای بوون بەرحاڵ ڕەوتی شۆڕش و جەریاناتی ساڵی لە 1340 بەو لاشەوە کە ئەو شۆڕشە لە ڕۆژهەڵاتی وردە خەریک بوو پەرەی دەکە ئەم پێم وایە ئەوانە متەسیری خۆیاندان لەسەرەوەی کە مامۆستای من ئاوارەی باشوور بێ نزیکەی 10 ساڵ 11 ساڵان لەوێ بێ هێم مامۆستای من جوابی مامۆستا هەژاری نەداوە بۆ چونێت شیکردنەوەی چکۆڵەکەم هەیە لەسەر ئەو بەشەی دوای شینکردنەوە چینە تەلەفۆنێکشمانە بەڵێ ئەو خزمەی ئێوە کە ئەمری خوای کرد لەو قەدەرەیدا بۆ خۆشی شاعیر بوو کاک ئەحمەدی قازی ئەو قسەی ڕەت کردێتەوە گویا بۆ خۆی کتوێتی چونکە هێمنی ڕەحمەتی لە خەتەری گرتندا بوو ئەو شعرەی داناوە و بە نێوی وڵاوی کردێتەوە بۆ ئەوەی لە گرتن نەجاتیدا ئەحمەدی قازی ئەو دایناوە و بەو مەبەستەش دایناوە بۆ ئەوەی هێمن لە گرتن نەجاتدا شعرەکە ببێتە هۆی ئەوەی کە چونکە گویا حکوومەت بەرنامەی گرتنی هێمنی هەبووە و ئەمن ئەوەم بیستووە کە ئەوە جاتا وایە نازان بەڵام ڕێگاشی بۆ دەچێت چونکە بەڕێز ئەحمەدی قازیش هێمنی زۆر خۆشویستەوە پێشی خۆشنە تووشی کێشەی بێ گزەشتێکی گەورەشی هەبوو کە شعرێکی بۆ داناوە بۆی بۆی لە گرتن نەجاتیدا هەژار ئاگای لەوە بووە کە بەناوی ئەوە دیارە ئەو دەمی ئاگای لێ نەبووە بەڵام ئەوە لەو ئاخیرانەدا پێشوەی ئەمری خوای بکە ئەحمەدی قازی گویا ئەوەی ڕاست کردوێتەوە کە بابە ئەو شعرە ئیمنە و ئیوی نەبووە ئەگە تاریخەکەشی چاولێ بکەین تاریخەکەی دەگەڕێتەوە بۆ دوای 1340 کە مامۆستای من لە 1346 ئاوارە دەبێ و ئەو شعرە دوای شەهید بوونی فایق و کاک سلێمانی معنی و ئەو ڕێزە پێشمەرگەیە بە جابەکە ئەو دەمێ بۆیە شعرەکەی کاک ئەحمەدی قازی حەزی هێمنی نییە بۆی دەبێمە ئەوەی ڕاستکەینەوە لە پێشدا بوانەی کە وەدەزانن ئەوە شعری هێمنیە هێمن ئەو کارەی نەکردو بەڵام بەڕێز ئەحمەدی قازیش کە کارەکەی کردووە
بۆ نەجاتی کردوێتی سپاس بۆ بەڵێ ئەو باسە بینانی بەڕێز ئێستش پێم وابێ تەلەفۆنێکمان لەگەڵایە بەڕێز هەڵبەست دیلان کوڕی بولبولی سلێمانی نەمەر ساڵح دیلان کاک هەڵبەستم کاتت باش ئەو کاتەوە باش کاک دەدرام سپاس دەنگ نایەتە ستودیۆ ئەگەر زەحمەت نەبێ ئەم کاتتان باش کاک پێدرام ئەم کاتت باش کاک هەڵبەستیان زۆر سپاس دەکەم سپاس بۆ تۆ سپاس بکەوە بەشدار بووی قوربانت بم سپاس کاکە پێدرام جان کاکە دەستخۆشیتان لێ دەکەم و هەروەها ڕێزم هەیە بۆ بەشداربوونی ئەم بەرنامەیە و سپاسی هاوکارانیش دەکەم زۆر سپاس بۆ جەنابەت و دیسان سپاس کە زەحمەتی کێشاتیتە سەر خەت کاک هەڵبەست ئەگەر زەحمەت نەبێ ئێمە هەندێک گفتوگۆمان کرد لەگەڵ جەنابتە کە وەزانیاریت دا بەوەی کە مامۆستا هێمن بۆ ماوەیەکی لەگەڵ ئێوەدا ژیاوە لەگەڵ مەرحوم ساڵح دیلان بەڵێ ئەگەر شتێک هەیە سەبارەت بەوە کە نەهێنیە شتێک باسێک بەڵێ جا سەرەتا منیش حەزم کرد هەر وەک کوردێک کورتەیەک سەبارەت بە ئەم کەڵە پیاوە باس بکەم تەبەن لە کۆمەڵگای کوردەواریە گەلێ ئەدەبی پایەبەرز پەروەردە بوون کە بە پێی سەردەم و ڕێوشێنی خۆیان هیچیان لە ئەدیبانی بەناوبانگی وڵاتانی دەوروبەریا وڵاتانی تر کەمتر نەبووە بەڵام کەمیان بۆیان هەڵکەوتووە لە ژیانیانە لە پاش مردنیان ناویان کوێر نەبێتەوە و بەرهەمەکانیان پاش خۆیان جێما بێ و دەرەنجامی بگاتەون بوون و سامانی کللتوری و ئەدەبیمان نەمێنێ و لاواز بێ ئەمە سەرباری هێرشی بێگانان فەوتانی خێزان و خاپربوونی گەلێ شوێنەوار و لە ناوچوونی سەرچاوەکان و هەروەها نەشخوێنەواری و بێنرخی بۆ ئەدەب و پاشماوەی دێرینمان و بێبەهاکردنی ئەدەبی خۆماڵی یان لاوازبوون لە خورتی زیینوکردنەوەی ئەدەبی کۆن و دێرینمان یەکێ لەو ئەدیبانەی سەردەم و شوێنی ژیان و جێدەستی زۆر کوێر نەبووتەوە مامۆستا هێمنە قەسیدەکانی لە بەشێکی گەورەی کوردستانە ویردی سەر زمانی ئەدەب پەروەرانە ئەوەی لە شعرەکانی ئەم مرۆڤە گەیی بێ ژیرۆدەی دڵگیری ماناکانێتی کە زوربیان ئاسان و ساکارن و کاریگەریان هەیە و تێگەیشتنیان سەخت نین و لە هەمان کاتە سەرنجڕاکێشەرن ئەم مرۆڤە بڕوا و قەناعەتی وابوو کە ئەبێ بە زمانی خۆی ئاخاوتن بکاو بنووسێ ڕووناکبیرەکانی ئەبێ بە زمانی ساکارترین مرۆڤی کورد سەبارەت بە ڕامیاری و بوارە کۆمەڵایەتەکان بنووسن و بدوێن و هەروها تاکی کورد ڕێنوێیی بکەن دەنا خزمەتکردنی زمانی ئەدەبی و بواری ڕوونکردنەوەی بڕیاری سیاسی بۆ تاکی کورد ئەم ئەرکانە بە ئەنجام نەگەیەنێ تاکی کورد هەلی گەورە دەستەیە لای ئەم مامۆستا گەورەیە مانای مێژوو ئەوەیە کە ڕوئە نەک ئەوەیە کە ئێمە ئەمانەوێ کاتێ هێمن بڕیارە سەرگوزەشتەی خۆی لە سەرەتای دیوانی هێمنی مکریانی بنووسێتەوە کە ئەم دیوانە لە ساڵی 2009 بە چاپ گەیشتوە لەسەر ئەرکی کاک وریا حەبیب خۆی لە سەرەتای دیوانی هێمنی مکورانیا ئەنووسێتەوە ئەڵێ کەس نییە من لە خۆم باشتر بناسێ و کۆتاییەکەی ئەو نووسینەش ئەبێتە چیرۆکێکی درێژ و شیرین و پڕ لە کارەسات میتودی گێڕانەوەی شێوازێکی واقعی بەسەرهاتی 50 ساڵەی چرخی بیستەمە پڕە لە کێشە پڕە لە کارەسات پڕ لە ئاڵ و گۆڕێکی زۆری بێسنوور بە تایبەت بۆ تاکی کورد کە بێبەش و چالە ڕەش بۆتیایە کە سەرگوشتەی ژیانی ئەم کەڵە مرۆڤ و مامۆستایە ئەڵێ گەر شاعیری هیچ سوودێکی نەبوو بێ شێخ مەحەمەی ئەمینی شێخ ئیسلامی مکری لە کۆڵ کردومەتەوە و کردومێتە هێمن بەزاری خۆی دەربارەی تەمەنی مناڵی و لاوی نیشان دانی ئەو کۆت و بەندەی کۆمەڵگەی کوردی پابندی ئەگەڕێتەوە ئەڵێ لە ماوەی ئەم 30 ساڵی ژیانمە سەرڕیشم بۆز بوو دانم شاش چاوم کەس هێز و توانام بەرەو فوتان چوو بێجگەلەوەی هەستی شاعریم هەر زیندوو بووە و زیندوو ماوەتەوە لێریا پێویستی ئەزانم کە بڵێم لە هەمان کاتا کنەولێ کۆڵینەوە دەربارەی شێوازی ژیانی هێمن زۆر لە باسکردنی بەرهەمەکانی گرنگترن مامۆستا پێش وەفاتی باوکی و بە ماوەیەکی کورد نەمانی داوکی و زوڵم و زۆرداری و چەرمەسەرێکی زۆرە بینێ پێی قبول ناکرێ و لە دڵگرانبوونا وڵات جێ ئەهێڵێ و هەر ئەوەشە ئەبێتە میوانی هەر شەوە ئەبێتە میوانی خانەخوێیەکە بێ و
لە ساڵی 1940 لە نووسینەوەی ئەم سەرگوزشتەیە ئەبێتەوە ئەفەرمێ من لە تەوەکەم رازیم کەس بێ حرمەتی پێ نەکردوم داوای دراوم لە کەس نەکردووە شعریشم تەنها بۆ دەربرینی ئیحساسی خۆم وتووە ئەڵێ کە بۆم هات ئەڵێم گەلێک قسەم دەدڵا بوو حکایەتم مابوو کەچی لە بەختی کەچم خامە لێرەن و کیشکا لە دواوتەیدا فەرمێ لە بەرشکانی خامە نییە لە جێڕانەوەی دڵ و دەروونما وازەهێنم نا وەک ئینسانێکی کورد لە ژیانێکی پڕ ئەسەرا ئەژیم ناکرێ هەموو ئازارەکان هەڵڕێژم و ئەفەرمێ تۆ بڵێ کورد بگاتە جەیەک من ئەوەنگە بژیم کە هەرچی ئەیزانم بینوسم و سوود و قازانجیان لە زیان زیاتر بێ مامۆستا نەوەی خانەوادەیەکی ناسایی موکریانە 5 خوشک و 2 برابن ئەڵێ پاش لە دایک بوونم بە شیری دایان گەورە بووم و باوکم لەلەی بۆ گرتووم دایکیشم هەردەم ئەیا بە چاما و ئەیوت پاش لە دایک بوونی تۆ لە ساغبین بە خۆمەوە نەدیوە تەنانەت ئەڵێ پاش مردنی لەلەکەم و تۆرانی دایکم من 2 جار بێ دایک و باوک بووم ژیانی خۆی وەکو دیلی ناو قەفەس باسەکە کە چۆن تەوق و کۆیلەی ڕۆیشێنی کۆن بووە ئەڵێ بۆ مرۆڤی زانا و خاوەن هونەر 2 جار ژیان پێویستە لە ژیان یەکەمیان تەجروبەکانی ژیان لە یەک بە و ڕێکی خا لەوەی تریشیانە تەجروبەکانی بەکار بێنێ نازانم کاکە فدران بەردەوام بم یاخو زۆر سپاس بۆ ئەوەی کە بەشدار بووی ئەمن لە واقعدا هەندێک لەو شتانەی کە جەنابەت ئاماژەت پێکرد لە ستودیا و باسمان کرد بەڵام یەک داواکاریم هەیە ئەگەر ئەرک نەبێ هیچ لە شعرەکانی مامۆستا هێمن ئەگە کورتیش بێ لەبەرتە ئەگەر زەحمەت نەبێ بەو دەنگە زوڵاڵەتەوە کە لە بەڕێز باوکتۆ بۆتماوە ئەتوانی بە شێوەیەکی مەقام بێ هەر جۆرێک بێ پێشکەشمانکەی بە سەرچاوبۆتان دەخوێنم و کاکە پێدراگیان تەمان سەرەتای پرسیارەکەت ئەوە بوو کاتێ مامۆستای گەورە ڕووە کاتە ناوەندی کوردستان یاخو باشووری کوردستان لەوێ ئاشنابێ بە چەند کەسایەتیەک لەو ماوەیە تێکەڵی مامۆستای نەمر کامەران موکریە بێ حەمە ساڵح دیلان ئەحمە و هەردی و هەروها مامۆستا گۆران اینجا بۆ گەڕانەوە بۆ سەر پرسیارەکەی بەڕێزت ینی بەڕای من مامۆستا هێمن لە شعر وتنا هیچی لە مامۆستا گۆران کەمتر نییە ئەبێتە سەرکردەیەک بۆ دانانی غەزەلی نیشتیمانی من لە کوڕاسێکی کۆکراوە کە کاک کەریمی دانشیار کوی کردوتەوە قەسیدەیەکم هەڵبژاردووە کە ناوی گوێنەی شاعرە مامۆستا فەرمێ ئەگەر خەرمانی عۆمرم ئێستەکە پاکی بابی بە بە مەرگی تۆ موچڕکیشم بەدڵا نایە بابی بە هونەر گەرخۆی پەرێشانی نەبە لەم وڵاتەی منە بەشی من و تۆ بوو چارە ڕەشی و خانە خەرابی بە لەکوێ حاڵی من و تۆ وا بوو ئەی خۆ پەرست ئێستا ئەگەر دنیا و سوڵ و قاعیدە و نەزم و حیسابی بە جامێ بادە تێر نابم ئەگەر مەیلێ هەیە ساقی گڵێنەی خۆم ئەنێرمە خزمەتت بۆم تێکە تابی بۆ بەر من نایەڵێ لێرەش مەی و ساقی جەنابی شێخ دەنا لەولا شەراب و حوڕی با هەر بۆ جەنابی هەموو عمریە بەد تایە نییە خۆشی دەمێک مەستی خدر ئاوی حەیاتی بۆ پوچ بوو فێری شەرابی بەڵێ من ئەم شعرم بەدڵ بوو ئەمان من حەزیش دەکەم ئەم کەڵە پیاوە وا باسکەم کە چرۆ کوردووی ئەو نەمامانەیە کە بەدڵ و بە گیان شێنراون لە سەرەتای مناڵی تا لاوی و تا پێگەیشتنی و کامەڵبوونی بۆ ئازادی تاکی کورد بووە و هەوڵی داوە یەکسانی کۆمەڵایەتی فراهم کراوێ بۆ مرۆڤی کورد طبعا سەری ڕێز و نەوازش بۆ مامۆستای هەمن جارێکی کە دانەوێنم دەسەکانی ئێوەش خۆش کاکە پێدرامیتر ئەگەر هەر پرسیارێکت هەبێ لە خزمەتدام وەڵای ئەو داواکاریەکە وتمەگە کورتیش بێ بە حکمی ئەوەی کە گۆرانی بێژمان ئامادە نیە لە ستودیۆ ئەگەر بکرێ کورت بەو دەنگە زوڵاڵەتەوە بە شێوەی مەقام یەکێ لە شارەکانی مامۆستامان پێشکەشکەی ئەگەر بکرێ ئەرک نەبێ
داوای لێبور دەکەم کاکە پێدران باوەڕت بێ ئامادە نیم تکایە لا بۆ جارێکی دیکە ئینشەڵڵا لە خزمەت و خزمەت لە منەوە سپاس بۆ کە زەحمەت و کێشات سەرخەت دەستی هاوبەشانیش خۆش بێ و ڕێزم بۆتان هەیە و دەستی هەموو هاوکارانیش دەگوشم و نمونەتان زیادێ مەمنونتین ئێوارەت شاد سەرچاو سەرچاو ئەوەی شتە نەزەرات و بۆچوونەکانی کاک هەڵبەست دیلان کە کوڕی مامۆستا ساڵح دیلانە دیارە زۆربەی شتەکان کە ئاماژەی پێکرد هەندێکی من باس کرد و تەلەفۆنێکی دیکەش ماوە ئەوەیش ئەچینە لای بەڵام ئەگەر تانەوێ شتێک پێی ئیزافە بکەن پێیکەم بکەن سەبارەت بە چوونی هێمن بۆ ئەو دی و پێم وایە مامۆستا هێمن بۆ خۆی و بەرهەمەکانی و ئەو زمانێک کە بەکاری هێناوە زمانی ئەدەبیاتەکەی زمانی سادەی ئەو پەیام ڕسانیە ڕسایەی یعنی ئەو پەیام بکە چەندە بە سووک و ئاسانی پەیامەکانی خۆی بەبێەوەی متەرجم بێ ببێەوەی کەس بێ تعبیری شێعرەکانی بکاتەوە تەفسیریان بکاتەوە گیان دوێتە خەڵکی دوایە ژیانی خۆی دەورانێکی کە تێیدا ژیاوە دوایە نەهامەتیەکانی ئەو شتانی کە بەسەری هاتووە ئێستا من پێم خۆشە بەشێکی زۆر کورتیش باز لەوی بکەین بەرهەمەکانی ئەو خزمەتانەی کە کردوێتی تاک بە تاچی شعرەکانی ئەرە شعری ئاورجی دڵ بۆ خۆی بەتاقتەنێ بۆ هەر یەکەی ئەم پێم وایە پرۆگرامێکی بەڕاستی پێویستە نە سەعاتێک نە 55 تەکتەکی ئەوانە دە بەرنامەیەکی چکولە داتوە خولاسەکردنەوەیەکی زۆر سادەیە و دوایە تکراری مکرراتە یعنی تۆ وەکوەیە هەموو ساڵە باز لە شتێکی بکەیت لەسەر ساڵێکی دیکە زۆر خۆشە تۆ بێنی هەر ساڵ ئەگە هەر ساڵیش بێ بەرنمەیە کە بەشێکی هەڵبژێری باسی لێ بکەی باسی نەهامەتیەکانی بکەی باسی شێوەی ژیانی بکەی باسی بۆچوونەکانی بکەی ڕوانگەکانی بکەی بۆچی ئەو کابرایە جوان پەرست بۆ بۆچی دیقەتی کردوتە سوێسنەی بۆچی دیقەتی کردوتە ئاوێ عێشق بە دلیلی ئەوەی کە هەمومان ئەمە سوێسنەی دەبینین کانیاوی دەبینین بەڵام ئەو عاشق بەشتەکەی بۆ دیقەتی لێ کردو بەبێ سرنجدان لێی نەگوزراوە لێی تێ نەپڕیوە تەواوی ئەوانە هێناوە دە قەلبی داجێی کردوێتەوە وەکو عێشق پاراستویەتی شاعر بوون من جارێکی دیکە لە بەرنمەیەکی کاک نەزمەیدا باسم کرد ئەم شاعر بوون وەکو سەنعەتکار بوون ئەوە شاعر بوون نییە شاعر بوون دەبێ عاشق بی دەبێ مامۆستا هێمن بی دەبێ عاشقی ئەو شتانە بی کە دە دەرونی خۆتدا جێگات بۆ کردوونەوە ئەمن پێم وایە مامۆستای هێمن عاشق بووە بۆیە نەیتوانیوە پرسێتە ژێر باری زۆر شتان و تەواوی و نەهامەتی و خەمانەی کە باسی لێ دەکە هەمووی دە دەورانێکیدا گەمە چاوی لە بکەین لە باشوور ئەو کاتانەی لە باشوور بووە باسی خەم ناڵی جودایی لەدایک بووە ئێوارەی پاییز لەوێ لەدایک بووە تەواویەوەنە بەڵام کە هاتووەتەوە دوایە نێوبانگەی دەکردو نەماوە ئەو جار لەوێ 50 دۆستی بووە پەیدا بووە یەک دڵە ماچم داوەتی یەک دڵە نازام عاشقی بووم یەک دڵە دەگەڵ ژیاوە لە حاڵێکدا من پێم وایە ئەو خۆ پێ هەڵاوەسینە ئەمن ئەدی چۆنە ئەو هەموو نەهامەتی دیوە ئەدی چۆنە ئەو هەموو باسی نەبوونی مەحروم بوون لە تەواوی ئەو شتانی کردووە کەوا بێ ئەو شتانە ڕاز نین لە دوای مەرجیدا دەکوترێ دەردیاندایە دەزیندانیان کرد نازان قسەیان پێکە ئێمە من ئەوەیە باسی دەکەم پێویست دەکەن باسی ئەمە نێویان بەنێو کرد مەسان ببوورە من هەندێک لە گرنگترین مەسایلەکە بۆ من شخصەن جێگەی ئەوە بوو کە بەحس کرێ لەسەری وە لە هیچ بەرنمێکە ئێستا ئیشارەت بۆ پێویست ناکاسن ناوەکان بێنین ئەو هەموو بەرهەمە گەورەی هەیە مەسەلەن پاشەرۆکەکەی کاتی خۆی ئەو دەمیەکە من بۆ خۆم دە خزمەتیدا بووم لە نزیکەوە دیارە من زۆر دە خزمەت مامۆستای منیدا بووم لە نزیکەوە ئەسڵەن دەرونی دەکڵا ئەسڵان بە حدێک ناڕەحەت بوو بە قیمەتێکی زۆر هەرزان پاشەرۆکەکان ئیمتیازەکان لێ کڕێەوە دوایە بەدەیان جار ئیمتیازەکەی چاپکراوە بەدەیان بەرابەری ئەو شتەی کرا ئەو کابرایە مەحروم بوو ئێمە لە شیرانە پێشمەرگە بووین دەچوینە خزمەتی جارێ بە قەید و بەندەوە دەچین چونکە لیان دەپرسینەوە کاکە بۆچێ لای مامۆستای منی بوو گروی حەوت نەفرەیە ئەوە جاشە ئەوە دەزانی نێو نیرتکەیان لێنا تەواوی ئەو شتانە هیچی نەبوو بڕوات بێ ئەمن چوومە خزمەتی دەگەڵ چەند برادێکی دیکە کە ئێستا یەک دوێکیان لەوانەیە نەمابن بەڵام سێ چوارێکیان ماون ئەوە بەدەیان جار باسم کردووە هەموو دیویان ناگە لە بێر خۆیان نەبنەوە
ژوورێکی تاریکی دوور و درێژ بەڕێی لێ ڕاخرا بوو هیچی لێ نەبوو بەڕاستی لەو سەری باڵندێک و سەنیرێکی کۆن و سەماوەرێکی سارد و تۆ دەبێت ئەوانش لەبەر چاو بگریکەوە چ مەحرەویەتایەکی کێشاوەوە نییە باز لەوانە ناکەن ئەو هەموو نەهامەتی کە بەسەر هاات ئەو هەموو بێمیهری و کەم لەتفەی کە دەگەڵ کرا اینجا ئەلعان کۆڕکۆبوونەوە و سمینار و ساڵۆن بەنێوکردن و پەیکەرتا داتاشین و منداڵ بەنێوکردن و نازانم پێ هەڵکوتن و ئەمن پێم وایە با ئێمە کەمێکیش بە خۆماندا بینەوە بەرهەمێکی لێ نەکڕن کتێبێکی تەنانەت لێ نەکڕن حازر نەبن لێ بکڕن ئەوانە هەمووی نەهامەتیەکان بوو با جارێکیش باسی ئەوانە بکەین هەر نەڵێن ئەوەی کردەوەی کرد باش دەی ئێمە چمان کرد زۆر خەڵک دەڵێن شاعیر مڵکی خەڵک کە چۆن خەڵگاوە ئاگای لە مڵکەکەی خۆی دەبێت ئەوە چه ئاگا لێبوونیەکە کە تۆ بەو بیکێ کەلاوە بیکێ وێرانی چۆن ئەگە مڵکی تۆیە بۆ وێرانەیە بۆ کەلاوەیە بۆ شعرەکانی هەمووی خەمن پەژارن دەردن نەهامەتین گریانە سووتانە بۆ وایە قسەکان ڕاستە دینی ناتکایە کاگالان بەیزنی خۆت دەچینە تەلەفۆنێکی تو دوای دێنە لای خزمەتە مامۆستا پێم وابێ قاسممان لەگەڵا هەر لە ستۆکهۆلمەوە کا قاسم ئەم کاتت باش زۆر سپاس ئەو کاتێ ئێوەش باش وا دیارە خەتی ستۆکهۆلم خراپە کا قاسم ئەم کاتت باش ئەو کاتت باش دەنگم نایە بەڵێ دەنگت دێستا فەرموو لە خزمەتتان سپاس بەوە کە بەشدارەوی زۆر سپاس بۆ ئێوەش کا قاسم گیان دیارە هەفتەی ڕابردوو یادی کۆچی ساڵڕۆژی برای بەڕێزت کاک مامۆستا هێرش بوو و ئەوەی ڕاستی مامۆستا هێرش کتێبێکی نووسیە بە ناوی هێمن و من و من حەزمە کرد دیارە کاک هەڵبەست پێیان بە ئیشارەی کرد بە هەندێک نووسین لەو کتێبەدا بەڵام ئەگە جەنابیشت شتێک کە باسێک هەیە و بە تایبەت ئەو شعرەیەکی لە ئاخری کتێبەکە هەیە بۆمانی بخوێنی تۆ مەمنون تبین زۆر سپاس وەسڵاو لە بینەران و بیسەرانی خۆشەویستی فریدم تێوێ و هەروەها سپاس بۆ ئێوە و میوانانی بەڕێزت کە ئەو یادە پیرۆزیان بۆ شاعری گەورەی کورد مامۆستا هێمن ئەنجام داوە لە ڕاستیدا لە بەروەختی کەمی کات من هەر ئەو شعرەی کە سلەیمانی چیرە مامۆستا هێرش بە بۆنەی کۆچی دوای مامۆستا هێمن دایناوە لە بەهاری 1965 ئەوەتان بۆ عەرز دەکەم زۆر سپاس دیارە مامۆستا هێرش یەکێک لە ڕێڕەوانی ڕێبازی شیعری مامۆستا هێمن موکریانی بوو و ئەمە یەکجار زۆری بۆ ئەو شاعرە گەورەی کورد هەبوو شیعرەکە پێنج شتێکیەکە کە تیاچێش کراوە لەسەر غەزەل لەسەر شعرێکی عشق و ئازادی مامۆستا هێمن بە نێوی خەمێکی تر بەڵێ فەرموو خەمێکی تر لە نێو باخی دەروونمدا ژیاوە وەرهەمێکی تر بەجارێ زەردی هەڵگێڕا نەمامی خۆزگەمێکی تر هەموومان و نەمانی من دەمێکە تا دەمێکی تر ئەگەر چی شەو درەنگە ساقی بۆم تێکە کەمێکی تر کەوا ئەم شەو سەری هەڵدا لە ناخمدا خەمێکی تر بەهارم زەرد و بێڕەنگە لە تاو گوڵزاری داڕ و تاو شکا باڵی مەلی شێعرم نەهەستم ما نەتین و تاو بە یادی گشت عەزیزانی لەسەر ئەم خاکەدا فەوتاو لە بادا ئەم ژەمە تێرکە منی تینوی جگەر سوتاو بەچی دیارە کە دەیبینم شەوێکی تر ژەمێکی تر وڵاتی سووری خوێناوی ئەگەر ورد بێتە سەرشانۆ دەگریێنێست دەماوەند و سەهەند و لەند و داڵاهۆ لە سوێیان بەستە ناخوێنێ لەسەر چەڵ بولبولی نامۆ گەلێکم ڕۆژگاری تاڵ شیرن ڕابوەرد ئاخۆ مەرگ مەودا دەدا دیسان ببینم سەردەمێکی تر هەری شادیم لە خوێن زیاتر چنا تێژێ و چنا ڕێژێ لە ژانە زامی مێژووییم نەئۆ خژنێ نەسا ڕێژێ پەپولەی دڵ لە سووتانە بە کەس ئەمڕازە نایێژێ نەما خانی هەتا
چیرۆکی عیشقی ئێمەدا ڕێژێ لەنا هێشتا لە کوردستان دەژین زین و مەمێکی تر شەوێ پیریم لە خەومادی بزرکاڕووم کە ئەزوانیم گوتی تاسەر نییە بۆ کەس بڕا هەستی غەزەڵ خوانیم بەخێر بێ یادی جێژوانی شەوانی سەردەمی جوانیم گەیشتمە سەر ترۆپشی ئارەزوو ڕۆژێ کەچی ڕوانیم پێشم دایە زەرد و ماغ و سەخت و ئەستەمێکی تر نەبینرا بووکی ئاواتم بە تارا ڕابرێ تارام ئەوەندەی دەستی زۆرداری خەیاڵم داگرێ خارام کە تا نەمنێنە نێو گۆڕا لە گۆڕا نامرێ ئارام بە پولەی خۆشەویستی دڵ لە شوێنێ ناگرێ ئارام دەنیشە و باڵی دەبزێوێ لەسەر سینە و مەمێکی تر چمانەی کەم لە پێناوت وەکو دیلێ لە بەردەستت چماوا بوو کە بێیلادەی لەسەر ئەهدێکە خۆت بەستت وەرە سوێندم بە دڵداری چ بوو لەم کارەدا خەستت شەوێکی چاوەنوارت بووم نەهاتی جانەکەم ویستت منی دڵناسکی شاعر بگێڕم ماتەمێکی تر ئەگەر چی ڕۆڵە کوردیەکی بەڵادی دەی مەهابادیم لەسەر دڵخوازی شیرینم دەنوێنم نەخشی فەرهادیم کە هات و هەر پەری دادیش نەپرسێ دادی بێدادی هەتاکو دوا پشوو ڕێبوارە ڕێگەی عیشق و ئازادیم ئەگەر بێجگە لە ناکامیش نەبینم بەرهەمێکی تر لۆلان بەهاری 1665 بەسپاس زۆر زۆر سپاس کا قاسم گیان سپاس کە بەشداری پروگرام بووی و بە بۆنەی کەمی کاتۆ نازانم نامەوێنەوە وەختت بگرین بەڵام ئەگەر شتێک هەیە کە شایانی باسە لە خزمەتتاین زۆر سپاس هەروە بەڕێستان ئاماژەتان پێکرد لەبەر کەستوا دێمەژ وەختی میوانەکان ناگرم و زۆر سپاس بۆ ئەو سپاس بۆ جەنابەت مەمنونت زۆر سپاس بۆ بەشداربوونت ئێوارەت شاد مامۆستا لەنگیان دەمێکی ماتەڵی تەسیراتی شاعرانی پێش هێمن لەسەر هێمن ئەوەندی کە ئەمن لێ حاڵی بوو بم کارایی نالی لەسرە هی مەولەوی لەسرە هی بێسارانی لەسرە گەلێک شاعیری دیکەی لەسرە شعری هەیە کە لەو ڕێچکەدا بێ جان شعری هەیە کە ئێستا ئاماژەکەیتە سەری مەسەن لەو ڕێچکەی ئەواندا بێ بە دەقیقی لە بیر بنێ بەڵام بۆ نمونە سازی ناساس لە شعری بێسارانیدا هەیە داوێن دەقی ئەوە یان مەبەست وەکو داڕشتی شەرێک مەبەستمەوەیە ئەوە نەوعێک کاراییە کە تۆ دروست بستمە سەر مەسەلەکەی بەڵێ فەرموو نالی شعرێکی هەیە لەبارەی داوێندا دەڵێ ئەوەی بوونی وەفا و ئەهدە لە گوڵ نایە بە هیچ جۆرێک هەتا ماوم دەچێنم تۆوی هەر خارێ لەگەڵکە کە بێی بۆ سەرمەزارم دامنت بگرن ئەگەر مردم مەحوی شعرێکی هەیە هەر لەسەر داوێن دەڵێ نەگەیە دەستی نەگەیە دامنی دەستی دوعا جا دەبمە خاچی ڕێ جا دەبمە خاچی ڕێ ئەو بۆ نیوەکەی دەکەی ڕۆیشتە بەڵام وەکو تۆز ئەو جارەکەینێ ڕێگای لێدەگرێ وانەکەم لەبیرەوە ڕۆیش بۆ جارجارە وایە پیاوەکە پیر بوو بەڵێ وانێک ئەو جار هێمن شعرێکی هەیە هەتا کۆمتر دەبێت پشتم پتر کورتتر دەبێ مینی ژۆپ وە ئیتر دەستم بە داوێنی کچی ئەم شارە ڕناگە یعنی تۆ ئشارەیە بکە سێ شاعیر لەبارەی داوێندا شتێکیان کوتووە وەک ئەوەی دەچێت کە
شارەزای ئەو شارانە بوو بێ بەڵام لە شتێک زۆر زۆر لە هێمنیە مهمە ئەوش ئەوەیە کە لە وەختی شعر کوتنی خۆیدا کە پێویستی شەوا بێ شعری هەموو شاعیرێکی دیکەی لە بیر خۆی بردوێتەوە بە سەبکی خۆی شعری خۆیدانا بینەرانی بەڕێز هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم جارەمان تا بەرنمەیەکی دیکە و دیدارێکی دیکە هەر شاد و بەختەوەر بن ماڵتاناوا کوردستانەوەدا. ئەوە پێنج خشتە چار لەسەرە و داوێنەی مامۆستا دیلان کچی کە منداڵ بووم کوتت دەستت بەسەر ئەو دارە ڕاناگا کوتت تامی هەناری من بەسەر ئەو زارە ڕاناگا نەسیم فەرمووی هەرای بێسیم بەگوێی ئەم شارە ڕاناگا پەیامی من بەگوێی ئەم دولبەرە نازدارە ڕاناگا نەسیم بێسیم دەبینێ شل دەبێ بەم کارە ڕاناگا شەوێک تاکو سەحر دوا بووم دەگەڵ چاوت لەناو خەوما هەمان ئەستێرە بوون دەتکوت لە ئاسمانی ڕەشی شەوما کە دیتی هێندە خەمبارم خزایە خەڵوەتی جەوما کوتت سەبرت هەبێ دووبارە دێمە دیتنت ئەمما لە کورتیدا تەمەن وا دیار بەم دیدارە ڕاناگا کە ڕۆیشتم بەجێما دڵ بە سەد خۆزگە و بە ئاواتی ئەمن پیر بووم و ئەو عاشق وەکو خۆی ماوە بەولاتی لە دەوری ئاگری سینەم بە ئارامی و کز و ماتی وەکو پەروانە دەوری لێدەدەن لاوانی خەوڵاتی گوڵی ئێرە بەجوانی بولبولی ئاوارە ڕاناگا چەلەن جار پەناگای من شعر بوو دەنجی سێتارێک چەلەن جار پەناگای من شعر بوو دەنجی سێتارێک شەرابی شعری هەر شەو بوو خەیاڵی چاوی هەریارێک کەچی ئێستا کەسێک بیسەر نییە بۆ بانگ و هاوارێک نەخۆش و دەردەدار و دڵبریندارم پەرستارێک بە حاڵی ئەم دڵە پڕژان و پڕ ئازارە ڕاناگا فەلەک ئاخۆ بڵەی دیسان وەها چەرخ و سوڕێکت بێ سەدەف ئاسا لە بەحرێژین لە ناو سینە دوڕێکت بێ لە پیری وەرگەڕەی هێزی جوانی وەک کوڕێکت بێ دەکەی ماچی دەم و لێوان ئەگەر هێز و گوڕێکت بێ دەنا جوانێک بە دەردی عاشقی بێچارە ڕاناگا بە خاڵەت کوت کە عیشقی تۆ فەشەل دێنێ بەڵام چ بکەم هەزار گوفتەی لەکوێ هەزار گوفتە لەکوێ چرکێک عەمەل دێنێ بەڵام چ بکەم نەماهێ من هەتا عەشقی ئەزەل بێنێ بەڵام چ بکەم دەبێ بولبول لە من فێر بێ غزەل خوێنی بەڵام چ بکەم گرفتارم چریکەم بم گوڵ و گوڵزارە ڕاناگا گرفتارم چریکەم بم گوڵ و گوڵزارە ڕاناگا